توندوتیژی دژی ژنان نابۆ توندوتیژی دژی ژنان. هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان لە چوارچێوەی ڕۆژی گیانی توندوتیژی دژی ژنان بەڕێوە چوو. هەر لەو ڕۆژەدا هۆڵێکی تایبەت بە ناوی دادەهێرۆ کرایەوە لە مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی کە چەندین وێنەی هێرۆ ئیبراهیم ئەحمەد نمایشکرا بوو وەک ژنێکی داکۆکی کار لە مافی ژنان و شۆڕژگەرێکی سەردەمی شاخ و شار. شاناز ئیبراهیم ئەحمەد ئەندامی دەستەی کارگێڕی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت بۆ من زۆر سەختە وەسفی دادە بکەم. منەوە بۆ مێژوو بەجێ دەهێڵم بۆ ئەو خەبات و ماندووبوونەی کە پێشکەشی یەکێتی و گەلی کوردستانی کردووە. بۆ من زۆر زەحمەتە کە مەدحی بکەم لەوانەیە خۆش نەبێتن. منەوە بۆ مێژوو بەجێهێڵم وەکو ژنێک بۆ خەباتی و بۆ ماندووبوونی بۆ هەر شینێکی کە لەم شارایە و لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ گەلی کوردی کردووە و هەرچێکی بۆ بکرێ بەلای منەوە شایانەتی. لە کۆنگرەوە دەرکەوت کە ینی ژن دەورێکی زیاتری بینی لەم سەرکردایەتیە تازەیە، بەڵام هێشتا ناتوانم بڵێم کە لە سەدا سەد توانیمانە ئەو دەورە و ئەو توانایەی ژن وەکو خۆی سەیری بکەین. ژن توانایەکی زۆر زۆر زیاتری هەیە وەک لەوەی کە کۆمەڵگا و سیاسیەکان و بەتایبەتی لە هەرێمە هینی پێکرێتن چۆن بڵێ ئەتیرافی پێکرێت. ئەم هۆڵە هەرخۆی لەسەر دەستی دادەهێرۆیە بنیادناوە. کاتی خۆی کە ئەو لێبسرای ئەم مەڵبەندە بۆ کاری زۆر زۆر باشی کردووە. یەکێ لەو کارانەی ئەم هۆڵە بووە. ئێمەش لەم ڕۆژەیە کە ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان حەزمان کرد بە ناوی هەردادەهێرۆ بێدادەهێرۆ ڕۆڵێکی زۆر گەورەی دیوە جگە لە خەباتی سیاسی و پێشمەرگایەتی و پارێزگاریکردنی ئەرشیفی یەکێتی بۆ خۆشی خەبات جێڕێکی زۆر بەتوانا بووە لە بواری دیموکراسی و ئازادیە. ژنان دەڵێن پێویستە لەسەر ژنانش تواناکانی خۆیان وە دەربخەن بۆ ئەوەی زیاتر ژنان بەشداری لە کایە سیاسی و ڕۆشنبیریەکاندا بکەن و بتوانن پێگەی خۆیان بەهێز بکەن. با ژنان هەر هەمومان یەک بین، یەک هەڵوێز بین. ئەگەر ئێمە بە پشتیوانی یەکتری ئەتوانین ڕێژەی ژنان ڕوو لە زیاد بکەین بێنینە کارەکانی سیاسیەوە، ئێمە خۆمان ئەگەن بوێری ئەوەمان نەبێ یعنی کارێکی وا بکەین کە ئیتر توندوتیژی بۆستێنرێ لێرەدا، چکە ئێمە پیاوان هەمومان ئاگادارین پشتیوانی ژنانن، بەڵام ئێمە توانەکانی خۆمانە بێ بەکاربێنی نابێ بۆستین لە ئاستی ئەوەی کە بە قسە بێ بە جاری وهەیە قسەیەکە یعنی توندوتیژیە بەرامبەر بە ژنان کە ئەکرێت. 25 نۆڤەمبەری هەموو ساڵێک لە جیهاندا لەلایەن نەتەوە گورتوەکانەوە وەک ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان بەڕێوە دەچێت. لەو چوارچێوەشدا لە هەرێمی کوردستان 16 ڕۆژ هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان راگەیەنرا بۆ ئەوەی بتوانن ژنان لە ڕێگەی سیمنار و چالاکە هونەری و ئەدەبیەکانیانەوە کۆمەڵگا و شار بکەنەوە کە چیتر ژنان بە ناوی جیاجاوە زوڵم و زۆریان بەرامبەر نەکرێت. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.